دەریاچەی ئورمیە ساڵ لە دوای ساڵ بەرەو وشکبوون دەچێت. چالاکوانێکی بواری ژینگە پێی وایە هۆکاری سەرەکی گۆڕانکاری کەشوهەوایە. دەژڵێت کاربدەستانی بژوانەوەی دەریاچەی ئورمیە نەهێڵن زیاتر لەوە دەریاچەکە وشک ببێت. ئەو دیمانی کۆپشتا سەرمە هون دەبینن بەردەگونێ بەحرا ئورمیە لەها بە مخابنی و بیا دەشتێکە خێ و ئەم دەبێژینێ خەلکی ئورمی دەبێژینێ گەڕا ئورمیە ینی ئەو هەندێک کیم بیە ئەوێ ئەژمار و ڕقەمێک درست بەردەست نییە چون چەند ساڵە ئەو جێ کودەبی ڕقەم دەبە ئامار دەبە چه ئامارێکە درست نەدەوە دەروە بەلێ ئەو تشێ کو پێچاو زێدەتر ئەم دەشێن بێژین لە 60% بەحرا ئورمیە هەشێک بی و هەشێک بیناوێژی ڕۆژ بە ڕۆژ زێدەتر دەبیتن ئەوانە کێمترێت هاتیە مکانیزەکردن ینی کێمتر حکوومەتی هاریکارێ بینە کو ئەو کشاوەرزیانە بە مکانیزە بیت بە کشاوەرزیەکە ڕۆژ بیت کو ئاوەکە کێمتر یانجی ئەو تشتێک کو دەچینن ئاوەکە کێمتر پێویستیت بە مخابنی و ئەو تشتێک کو تێتە چاندن وەکسێ و تریە شەلیلە ئەو تشتانە زێدەتر بە ئاوەی پێویستیە و ئەوە بیا هۆکار کو خەلکی مە ئەوە سەر ئاردە خلاص بکات و دەریاچەی ئورمیە گەورەترین دەریاچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە نێوان دوو پارێزگای ورمیە و ئازەربایجانی ڕۆژهەڵات لە ئێران هەڵکەوتووە. ئەم دەریاچەیە دووهەم گەورە دەریاچەی سوێری جیهانە. سوێرایی ئەم دەریاچەیە لە وەرزەکانی سەرمادا 220 گەڕەم لە لیتردایە و لە وەرزی گەرمادا 280 گەڕەم لە لیترێکدا بەرز دەبێتەوە. نەها بنارینە من ڕاگرتنە بەحرە ئورمیە بە ئەو جوورای ji ber wêndî ku keşya hatiye guhirandin ew perek û me got hûkareke jînge têk da yanî ew behre têk da ew nahête rakirin çûn sermayekî zêde parekî zêde hatiye xerckirin mutmeînen ew nahête rakirin tenê tiştê ku destê me ye em ew cûreyê ragirîn ew cûre ragirtin yek dane rêkeye tenê rêkaya ku berpirsêt me bihên ew kişawerzî bikene mikanize wêndê xeletî dibînim ez evê xelet dibînim ku biçin li kanîstêvê li rîbarekî dike eşek bikin navçeyekê dike eşek bikin bînim bikene lê da ve lê jî axayê de heşek bîtin tenê rê bi nezera min ew e ku berpirs nehêlin li vê xirabtir bîtin ku bi bawra min saxbîna wê xewne û xiyal e. قەبارەی ئاو لە دەریاچەی ورمیە ئێستا دەوروبەری 4 ملیار و 380 میلیۆن مەتر سێجایە کە بەراورد بە ساڵی ڕابردوو لە هەمان قۆناغدا 6 ملیار و 280 میلیۆن مەتر سێجا بووە. هۆکاری کەمبوونەوەی ئاوی دەریاچەی ورمیە وشکە ساڵی و زۆری ڕێژەی بە هەڵمبوونی ئاوی دەریاچەکەیە. ئەمە جگەلەوەی سەدێکی زۆر لەسەر ڕێڕەوە ئاویەکانی دەریاچەکە لێدراوە.